دوای زنجیرە شکستەکانیان ناوچە جیاجیەکان لە سەردەستی هێزی پێشمەرگەوێ زامنیەکانی تر تیرۆریستانی داعش شێوازی پەلامارەکانیان گۆڕیوە. لەو چوارچێوەدا شەوی 26 لەسەر 27 مانگە داعش لە سنووری قەزای داقوق پەلاماریەکێک لە گوندەکانی کاکەییاندا و ژمارە کوردی کاکەییان شەهید کرد و ژمارەیەکی دیکەشیان ڕفاند کە لە نێو شەهید و ڕفێنراوەکان ژن و مناڵی شەیە. دیارە دوای شکستەکانی تیرۆریستانی داعش لە موسڵ و لە سەرانسەری عێراق و لە ڕەقا تیرۆریستانی داعش پیلانەکانیان نەگۆڕن بەرنامەکانیان نەگۆڕن لەبەرەوەی شەڕی جەبهەیەیان پێ ناکرێ ئیستا بەم شێوازە ترسونوەکانە پەلاماری ماڵێکە دەن. ئەم ناوچەیە لەبەر ئەوەی کە هاوسنوورە لەگەڵ داعشە لە ئێستادا داعش لە دوای ئەو شکستەی کە لە مووسڵ هێنای دیارە ڕووی کردوتە ناوچەی کەرکووک دەوروبەری کەرکووک قەزای حەویجە و دەوروبەری کەرکووک و ناحیە ڕەشاد کە هاوسنوورە لەگەڵ ئێمە. ئێستا داعش لە ناوچەکەیە بوونی هەیە بەڵام ئەو هێزەش نییە کە وەرەی هێزەکانی پێشمەرگە بڕۆخێنێ یاخود خەڵکی ناوچەکە. دیارە ئەم شەیدانی ئەم شەو کە بەدەستی ڕەشی داعش شەید کران تاکە ماڵێکە نزیکەی 1 کیلۆمەتر ماڵەکەی دوورە لە سەنگەرەکانەوە و نەترساوە بەورێکی بەرزەوە لێ بوو و من وتومە و ئەیڵێم کاک حوسام قسەی خۆی بردەسەر لەبەرەوەی کاک حوسام پێش ساڵێک 1-2 جار چاوپێکەوتنی لەگەڵا کراوە لە ڕێی کەناڵەکانەوە ئەیوت من ئەم شوێنەکەمە گۆڕستان و جێی ناهێڵم تا شەهید بم و قسەی خۆی بردەسەر ئێمەشان نازی پێوەکەین بە حەقەت. کوردانی کاکەی قەزای داق و داوا دەکەن هێزامنیەکان ئاسای شۆقرەی بۆ سنوورەکەیان دابین بکەن و ڕفێنراوەکانیان بۆ ئازاد بکەن. بە هەموو تااقەتێکمان داوا ئەەکەین لە دیجە تیرۆر بێن ئەم منطقەیە بۆمان پاکۆ بکەن و ئەو ناموسەمان بێرنەوە وەکو ناموسی کورد گشتێتی نەکا بەس ناموسی کاکەی بەس بە ناو کاکەیە براوە. داواکارم لە دیجە تیرۆر دەستیان خۆش بێت شۆن ڕمیان دیارە لە گلێک شۆن ڕمیان دیارە بە عەربەوە بە کوردەوە هەمووی نەجاتە دەن داواکارین بێن بگەنە ئەم قەتعی ئێمە. یەکی برامە ئەوکە تریش براژنمە کچەکەشی وەڵا ڕوودا 2 ساعت 11 دەونیم بۆ 11 بووە تقریبان گشتی ساعتێکی نەوردیە. دوو جا مستادەفن یەکەم کوردن دووەمەڕەن ئیسلام نین باش مرۆڤ هەر مرۆڤە بە هەر شتێک بێ هەموو مرۆڤی خوا دروستی کردوە پێویست ناکای شێک لەگەڵ توانە بێ ئاینەکەی تو نەبێت تو بیکوژی ڕێت پێ نەدراوە. ئێمە وەکو ناوەندی زەردەشتانی کەرکووک بەڕاستی ئەم شتە قێزەوە نەکەین. ئەم سنوورە سنوورێکی بەرفراوانە لە تاڵەبانی و دایە و کاکەیوە لە هەر شوێنێکەوە خەرق بکرێت لەم منطقانە زەرەر لە منطقەکەدا چونکە منطقەکە لە منطقەی تاڵەبانی و هەتا تامور ئەمە یەک سنوورە و یەک خەندەقە و یەک جەبهەیە. بۆیە من لێرەوە داوا ئەکرم لە بەرپرسان لە حکوومەتی هەرێم لە قیادەی فەرماندەیەکان بۆ ئەوەی وەکو ساگە بیستمە گلەی خزمانی کاکەی ئەڵێن ئەو فەوجەی کاکەی کە دروست کراوە لە منطقەی تەرحەمە دانراوە داوا ئەکەن بیان گەڕێنەوە بۆ ئەم سنوورە. پەلامارەکەی سەرگوندێکی کاکەی لە داخوق دەری خست کە کاکەیەکان بازی کوردبوون دەدەن وەگەوەی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بە سەدانیان لە سەردەستی قاعیدە لە کەرکووک شەهید کراون و نزیکی گوندەکانیان لە مۆڵگەکانی داعشەوە جارێکی تر قوربانی بۆ کوردانی کاکەی لێکەوتەوە. لە دوێنێدا ئێزدەکان لە شەنگال و لەم ڕۆکەشدا خوشک و برایانی کاکەی لە داقۆق کراون لە تامانجی پەلامارە تیرۆریستەکان و خواستی کاکەیەکانە پشتێنە ئەمنی سنوورەکان بەهێزتر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، داقۆق.